کاکەری بەناو دەکرێ ئەو هەردە؟ کاکە کارتەوە هەر زۆر ئاسانترە لە شتەکانی دەتای بە 2 دقی بەلای گوتی بدەیت. زۆر باش با دەست پێ بکەین کاکەری زوودا بەشکە زوو زوودا باشکە خواوەڕە خێر کاکەری دەست پێ بەس لە کۆڵ کاکەری ئەم گەورەشی هەرباران نییە ئەو دێت فرێدا ئەو دێت فرێدا تەواو بوو تەواو بوو ئەوەشە بچۆ لای ماڵ منداڵەکەت باشترە چوونە ناو ماڵ منداڵ نییە کاشە جەرە بڕابرا هێشتا پارەم وایە سەربەر خانەکەم بقرسێنە وزارە چەندی دەکا بە کاکشانی کاک خۆتان بۆ نییە چێ تاکۆنی خۆ پارەی دەکەیان نا بەناو دەکرێت تەواو چەندی دەکە ئێستا لە بازارە 8 دەفتەر دەکەن 8 دەفتەر لە 12یان دەنەم لەسەر لە تو دۆست و برادەری منی تاکۆ نییە لەسەر چەند بەڵێ 8 دەفتەر دەکات لەسەر 8 دەفتەریان لەسەر 5 دەفتەریان لەسەر هەر 8 دەفتەری لەسەر هەر 8 دەفتەری سەروەر زوو تێکیدا کاک سەروەر تێکیدا کاک سەروەر تەوزیعکە کەچی بینە خوارێ بەلەبکە سەروەر بەلەبکە کوڕم هەستە بابت بەمە سەر جێدەی بخەوە بابا کوڕم ئەو تەلەفۆنەم بۆ کرد جواب ناداتەوە بکەوە زۆر درەنگە کوڕم با بچین بخەوین بابا من ناتوم هەستە بابت بکەم هەرن هەر بزان لێرەکەم بەسە وازم لێ بینە ئەمن نایەمەوە نا هەر وەختیش بێمەوە بەخۆم دێمەوە پێش ناکەوە لە تەلەفۆنەکەی بنوودەی منت بشە لە بنوودەی یاڵا خوای گیان هەبێ نەبێ ئەم پیاوە خەریکی ئیشێکی خراپە هەموو شەوێ درەنگ دێتەوە کوڕم بابە نایەتەوە دەی با بچین بخەوین بابا کاکەری تو ئەگەر مشکلەکە هەیە کاکە بڕۆ لای ئایلەکەت بەچی پێویستیان بە تووبی کاکشە هیچ مشکلە نییە فەرموو گەبەی خۆت بکە ئەم لۆ تو کەی خۆت کاکشە لە زران دەست پێ بکەین تاخ هەی لە بەدبەختیە ئەو شەو ئەی خوایە برە خۆی هیچ نایە
تەواو کاک کەریم تەواو تەواو بووی تەواوبوون نییە سەرەر تەواوبوون نییە تکاتان لێ دەکەم کاک کەریم ئەتو هیچ نماکەوە لەسەر بکەین تێدەگەی عاردەکەت دۆڕاند ئێستا هیچ نما ئیفلاس بووی بڕۆ ناو مارومدارەکەی خۆت زۆر باشترە باش نییە بەسە واز بینە سەرەر کاکەم هێشتا پارەم مایە ئەم لەو شەو لێرە ناوە کاکە چت مایە بەس کاکە ئەشیاکانی ناوماڵ بەخوای ئەشیای زۆر باشم هەیە خۆ سەرەر ناوماڵی منی دیتیە ئاوەدا نەماڵی ئەشیاکانی چەند دەکە من دەفتەرەش دەکەم باش بەس ئەو دەفتەری دەکەی وعدبی بردمەوە دۆڕاندن دەڕۆی فەرم دانش تێکی دڵی خۆت مەکە ئەمەش بۆ قۆناغانە تێپەڕینە زۆرمان دۆڕاندی و زۆر دەبینەوە حاضر حازرم برا دەست پێ. حازرم لایە یان کچم بۆ لێرە خەوتون وڵە لەگەڵ لێرە خەونەکە هەر بۆ باوکتە گریا ئەیکوا باوکم لە جەهەنەمە کچم نازانم لەکوێیە بەم کاتە هێشتا نەهاتوەتەوە ئۆهۆ دیسان ئەیمە دلێرگیان دلێر ئەی بەمە ژوورەکەی با بخێ بیرە خەوتون دلێر دلێر باباتۆ بابا بابە نهاتۆتەوە دەی کەسە جەرگی دادا بابە ناکۆتەوە هەستە دەی ئەچینە خەین هەستا بابا نام بابا نام واز لێ بەرن کچم واز لێ بەرن باش باشە باشە خۆتانی تاقەتم نییە چمە خۆم شەو شات شەوشە کوڕم بابا باشە تەلەفۆنی بۆ ئەوکەم مەگریتەوە باشە دێ باشە جەرگی دایە مۆبایلەکە کەوتە خوارەوە کوڕم تەلەفۆنی بۆ ئەوکەم کاکەریم زەلام دەست پێ بکە. زۆر باش ئەلو ئەرە ناری ئەو شەو لەواز لە من ناینی ئەرە پێم وتی تۆ لەکوێ ئەو کوڕە داوای تۆ ئەکا بۆ تۆ ئەگری سندان لە خۆت و لە کوڕەکەشت دەد لە درێریشدا ئەرە دەوازم لێ بینن ئەوگە نازان ئەو شۆم لە چ حاڵەتی ما بابا وێ بابا وێ کورە قزە قڕ وازم لێ بینە کوڕم وازم لێ بینە تواگە لێنە من چم بە سەراتیە بڕۆ دەی مەگریتەوە ئێسەیەتەوە هەستە بچینە ژووری خۆت دەی هەستە هەستە وەرە لەگەڵ من هەستە هەستە پا دەی کاک کەریم کێشەکەیە بەردەوام بە بەردەوام بە
ايه تو زوتر فرد دابايا او جلوتو كاكي او جلوتو او اشتقي خشوا بتسمي هذا سبب يدلم هروا هذا الاسبوع شيء يدلم برو وازبنا مخاني ما ذكروا كلمة ما نبارما سروار زانت شي سروشة شي رشد كردم همو سرو ما هم نسد على سرو خاني تنهنت أشياء كان ينابالي شو دورانت بنا فرد بنري والله أو قمارة ولا برولاي مارا گەمژە پیرۆزە ئەوە ئەفلاسمان بۆی کرد دەستت خۆش بی خزمەت دەما مەسەلەی شەلەش ئەو عایدی من چۆن خە من نەبی قەنەعاتی تەواو پێدەینێ چۆن قەنەعەت پێدنی پارە نییە پارەی دەدەین قوربانت دەبم سپاس دەکەم نانا زانی چ لەو من کردیا کاکا بەر سبەینەکە دەچی عاردەکە و خانیەکەش بەناو دەکەی باشە باش جەماعەتیش دەبەی ماڵەکە هەم دەگوازیەوە بەسەرجە باشە باش ئەوە کارتەکەش دەوە هەموو عایدی تۆەوە ئەشتەوە بێخانیس باش سەرچاو